سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی لە لووتکەی جیهانی حکوومەتەکان لە ئیماراتی یەکگرتووی عەرەبی لە دوبەی بەشدارە. ئەوان باس لە کۆمەڵێک پرسی گرنگ دەکەن جگەلەوەی کە لە پانێڵێکدا وتارێک پێشکەش دەکات و بەشدار دەبێت لەو پانێڵەدا سەبارەت بە داهاتی حکوومەتەکان چەندین کۆڕ و کۆبوونەوەی گرنگ لەگەڵ بەرپرسانی وڵاتانی جیهان لە دوبەی ئەنجام دەدات. پێگە و سەنگی حکوومەتی هەرێمی کوردستان لاسی وڵاتانێکی ناوچەکەدا چەندە گرنگە کە بەو شێوازە بە فەرمی بانکێشتی کۆڕ و کۆبەندە نێودەوڵەتیەکان دەکرێت و هەرێمی کوردستان تا چەند دەتوانیوێتی کەڵک لەم دەرفەتانە وەربگرێت. زیاتر قسە دەکەم سەبارەت بەم بابەتە بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی لێرە لەگەڵما. دکتۆر سامان زۆر بەخێر بێت. دکتۆر سامان، هەرێمی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە تایبەتی سەنگێکی بەهێزی لە نێو کۆڕ و کۆڕبەندە نێودەوڵەتیەکان هەبوو بە فەرمی بانکێش کراوە. ئەمە بۆچی دەگەڕێتەوە؟ هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم بوارە چەندە سەرکەوتوو بووە؟ ئەمە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سەرکردایەتی یاخۆت سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان فراوانکردنی دیدگای خۆی بۆ ئایندە کردووە بە بەرنامەیەک و هەوڵی داوە لە ڕێگەی ئەو فراوانکردنەوە ئەزمموی وڵاتانی تر لەخۆ بگرێت بۆ ئەوەی کە جێبەجێ بکە. بەڕێزیان دەزانێت کە ئەم ئایندە لە هەرێمی کوردستان و لە جیهاندا ئایندەی ئەو حکوومەتانەیە کە کار دەکەن نەتەنها بۆ خزمەتگوزاری پێشکەشکردن بەڵکو بۆ ئەوەی کە بتوانن خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی خۆیان دابین بکەن. ئێوە دەزانن کە ئەم کۆڕبەندە یاخود ئەم لووتکەی کە لە ئیمارات بەڕێوە دەچێت ئەمە 10 ساڵی تێپەڕاندووە کە بەو شێوەیە بەرنامەڕیزی دەکرێت بۆ ئەوەی کە ئایندە دابڕێژرێت. ئێمە لە قۆناغی ئەوەی کە پێی دەوترێت پەرەپێدانی بەردەوامەوە چوونێتە ناو جیهانێکی تر کە چۆن بتوانین ئەم جیهانە زیاتر لە ڕێگەی ئەو وەکو چۆنەڵێت زانیاری یاخۆت تەکنەلۆژیا نوێیانەی کە هەیە یاخۆت ئەو وەکو چۆنەڵێت ئارتیفیشل ئینتلیگەنسە یا زیرەکی با بڵێن دەستکردەی کە هەیە ئایندە چۆن دادەڕێژێتەوە. مانە حکوومەتی هەرێمی کوردستان لەکوێی ئەم پلاتفۆرمە گرنگەدایە؟ چۆن توانیوێتی پێگەی خۆی بچێت؟ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان خۆتان دەزانن کە بەتایبەتی لە کابینەی نوێیەمە کاری کردو بۆ بە دیجیتالکردنی بەدامەزراوەکانی حکوومەت و کاری کردو بۆ ئەوەی کە سوود لە زیرەکی دەستکرد وەربگرێت لەبەر ئەوەی دەزانێت بەبێ ئەوە ناتوانێت هەڵ بکات لە هەنگاوەکان بەرەو پێشەوە چکە ئایندەی جیهان گۆڕانکاری زۆر خێرا بەخۆیەوە دەبینێت. ئێمە دەبێت سوود وەربگرین لەم بابەتانی کە ئینتەرنێت پێشکەشی دەکات بە جێنەرەیشنی پێنجەم و لە ئایندەشە لەوانەیە جێنەرەیشنی شەشەم بێتە پێشەوە چۆن بتوانین کە شارەکانمان بە شێوەیەکی مۆدێرن دیزاین بکەین کە گرێ درابێ بە شارەکانی جیهانەوە. لەبەر ئەوەی ئایندە ئێمە دەزانین کە ئینتەرنێت ئۆف تینگس هەیە کە زۆر شت دەگۆڕێت و هەموو شتەکانش کە با بڵێن لە ڕێگەی ڕۆبۆتەوە جیهان بەرەو پێشەوە دەڕوا وزەی خاوێن بەشێکە لەو بابەتانی کە هەیە خوێندن بە شێوەیەکی دیجیتالی یاخود مەسەرەن ئەوەی کە سوود وەرەگرێت لە هەموو ئەو بابەتانی کە ئینتەرنێت فراهەمێکات ئەپلیکیشنەکان چۆن بتوانین مۆدێرن بکەین بۆ ئەوەی کە بکرێت بە خزمەتی کۆمەلگاکەی خۆمانی پێ بکەین. هەموو سەرجەم ئەم بابەتانە بەشێکە لە سیاسەتی حەکیمانەی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. دکتۆر سامان، ئیمارات وڵاتێکی گرنگی عەرەبیە لە ناوچەکە جاڕووی وڵاتانی جیهانیش لە ئیماراتی یەکگرتووی عەرەبیە. هەرێمی کوردستانیش بە هەمان شێوە پەیوەندیکی زۆر باشی لەگەڵ ئیمارات هەیە. هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لە ئەزموونەکانی ئیمارات وەربگرێت و هەرێمی کوردستان بۆ ئیمارات بۆچی گرنگە؟ هەرێمی کوردستان طبعا لە پەیوەندیەکی زۆر باشە لەگەڵ ئیماراتی یەکگرتوو و لەبەر ئەوەی کە ئیماراتی یەکگرتوو وەکو باسم کرد لە دەیەی ڕابردووە توانیوێتی هەنگاوی زۆر گەورە بنێت لە ڕووی پێشکەوتنەوە لە ڕووی تەکنەلۆژیاوە لە ڕووی زانیاریەوە زانیاری ئەمڕۆ دەسەڵاتەوە حکوومەتەکانش کە ئەگەر بیانەوێ هەڵ بکەن بیانەوێت لەسەر ئاستی نێودەوڵەتی پێگەی خۆیان بەهێز بکەن دەبێت لەو ڕۆوەوە زیاتر دەسەڵاتی زانیاری لە خۆیان بگرن و ئەمانە و هەرێمی کوردستان زانیوێتی کە نزیک بوونەوە لە وڵاتێکی پێشکەوتووی وەکو ئیماراتی عەرەبی دەتوانێت سوود بە هەرێمی کوردستان بگەینە. ئێمە لە بیرمان نەچێت دووبارە دەبێت باسی ئەوە بکەینەوە کە گرنگی هەرێمی کوردستان بۆ ئیمارات چییە، دەتوانن چۆن پردی پەیوەندی دروست بکەن لەوەی کە ئەو وزەیە کە هەیە لە هەرێمی کوردستان لە چی لە نەوتە چی لە گازە لە سەرچاوە سوور شتەکانی ترە بەکار بهێنرێ بۆ ئەوەی کە بچێتە ناو جیهانی
زیرەکی دەستکردەوە و زیرەکی دەستکرد چۆن بتوانێت لە هەمان کاتە ببێت بە ئامرازێک بۆ ئەوەی کە حکوومەتەکان بەهێز بکرێت. ئێمە وەکو باسم کردووە جارش حکوومەتەکان لە پێناو خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی خۆیانن لە پێناوەیە کە خۆشگوزەرانی بۆ کۆمەڵانی خەڵکی خۆی پێشکەش بکات. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان ئەو قۆناغانەمان بڕیوە کە بتوانین ئێستا لەم قۆناغە گرنگە پێشکەوتووە حکوومەتە دیجیتاڵیەدا کار بکەین تا چەندە لی نزیک بوونێتەوە. ئێمە هەنگاوی یەکەممان ناوە و هەوڵدان بۆ ئەوەی کە لەو بابەتە نزیک بیتەوە پێویستی بە کۆمەڵێک هەوڵی تر هەیە لە بیرتان نەچێت لە ڕابردووە وڵاتێکی وەکو ئیمارات بە ئاسایشی خۆراکی نەبوو ئیستا وزارەتێکی هەیە بۆ ئاسایشی خۆراک لە ڕابردووە وزارەتی ئابووری ژمارەیی نەبوو کە گرێدرابێت بە زیرەکی دەستکردەوە ئێستا وزارەتێکی هەیە بەو ناوە ئێمە بەو شێوەیە دەتوانین سوود لەوان وەربگرین بۆ ئەوەی هەنگاوەکانمان بەرەو ئەو ئاراستەیە بڕوات بۆ ئەوەی کە وەکو باسم کرد پێکەوە گرێدانی زانیاریەکان وات لێ دەکات کە تۆ حکومڕانیەکی باشت هەبێ ئایندەیەکی باشتر بۆ وڵاتەکە باشە. لە دوای دەستپێکی شەڕی ئۆکرانیا و رووسیا و پرسێک کاتۆ تاراوە لە جیهان کە پرسی وزە شەڕی وزەیە لە ئاستی جیهاندا کۆمەڵێک خێرانی گەورەش دروست بۆ لە دوای ئەوە. هەرێمی کوردستان ناتوانێت لەم بوارەدا چەندە گرنگ بێت. ئێستا بە تایبەتی لە پەراوێزی ملووتکەیەدا سەرۆکی حکوومەت لەگەڵ کۆمەڵێک لە بەرپرسان و سەرکردەکانی وڵاتانی جیهانیش لەم بارەکۆ دەبێتەوە. خۆی ئەم لوتکەیەکە کە دەرفەتە بۆ هەرێمی کوردستان ئالنگاریەکان دەکرێن ببنە دەرفەتێک بۆ هەرێمی کوردستان سوود لەو پەیوەندیانە وەربگرێت کە لەگەڵ ئەو سەرکردانەی کە لەوێ حزوریان هەیە باس لەوە دەکەین کە زیاتر لە 20 سەرۆکی حکوومەت و دەوڵەت لەوێ حزوری هەیە تۆ دەتوانین ڕاستەوخۆ لەگەڵیانە لە پەیوەندی بی لە پەراوێزی ئەو کۆڕبەندەیە هەرێمی کوردستان دەتوانێت ئەو پەیامەی کە هەیەی وەکو ئێوەش ئاگادارن جەنابی سەرۆکی حکوومەت ئەم ئێوارەیە لە پانەڵێک بەشداری دەکات و باس لە ئایندەی هەرێمی کوردستان دەکات و باس لە ئاستی کاریگەریەکانی حکوومەت دەکات و تۆ بەو شێوەیە دەتوانی وەکو چۆنڵێت ئەو فەزایی کە لێرە هەیە چۆن بتوانێت کە خۆت نمایش بکەیت دەرفەتێکە بۆت و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان لە بوارەکانی نەوت و گازە دەتوانێت وەکو چۆنەڵێت پردێک دروست بکات بۆ ئەوەی کە بە هۆکاری ئەو جەنگەی کە لە نێوان رووسیا و ئوکرانیا هەیە کە بۆ نمونە گرفتمان هەیە لە بابەتی وزە لە ئەوروپا چۆن بتوانانی ئەوە پڕ بکەیتەوە چۆن بتوانانی لینکی نوێ دروست بکەیت بۆ زیاتر هاوکاریکردنی جیهان بۆ ئەوەی کە برە و سەقامگیری و ئاسوودەی بڕوە. باشە پرسی ئاسایش و هەروەها ئەو بابەتە گرنگی کە لە هەرێمی کوردستان گرنگیکی زۆری پێدراوە لە ماوەکانی ڕابردوودا لە نێو ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی ناسەقامگیردا هەرێمی کوردستان هەرێمێکی سەقامگیرە و ئاسایشەکەی توانراوە جێگەی سەرنجی وڵاتانی دیکە بێت. ئەبینین ترافیکی دیبلۆماسی لە هەرێمی کوردستان هەر بەردەوام هاتوچۆر هەیە. ئەمە چەندە گرنگە بۆ پێگەی هەرێمی کوردستان پرسی ئاسایش بە تایبەتی پاراستن. پاراستنی ئاسایش و سەقامگیری گرنگی خۆی هەیە. هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردووە توانیوێتی ئەوە بسەڵمێنێت کە ئێرە دوورگەیەکی ئارامە بۆ ئەوەی کەەوە بەرهێنانی تیا بکرێت لە هەموو بوارەکانە بەڵام ئەوەی کە گرنگە و گرێدرابێت بەم لوتکەیەوە ئەوەیە کە چۆن تۆ بتوانانی لە ڕووی هزریەوە بەرهێنان بکەیت چۆن بتوانیت توانە مرۆیەکانی خۆت ڕێک بخەی بۆ ئەوەی کە لەگەڵ ئەم شۆڕشی تەکنەلۆژیایی کە هەیە لەگەڵ ئەم بابەتانەی کە لەو لوتکەیە باس دەکرێت خۆت گرێ بدەیت بۆ ئەوەی کە بتوانی ئایندەیەکی باشتر دروست بکەیت چکە ئەمڕۆ ئێمە خۆمان دەزانین جەنگی سایپەر هەیە و تۆ بێ ئامادەکاریت کرد بێ بۆ ئەو بابەتانە لەو لوتکەیە مەسەن کەسانی وەکو ئێلۆن ماسک لەوێ حزوریان بووە لە ڕابردووە کە تەبینیت کەسێکی تەمەن 19 ساڵ وەکو هاکارێک توانیوێتی کۆمپانیاکەی ڕابگرێت چۆن بتوانین ئێمە لە ڕووی سایپەرەوە سوود لەو زانیاریانە وەربگرین بۆ ئەوەی کە ئاسایشی خۆمان باشتر بپارێزین و لە هەمان کاتشە چۆن بتوانین ئەم ناوچەیە بکەین بە زەمینەیەک بۆ ئەوەی کە وەبەرهێنانی تیا بکرێت چ لە ڕووی هزریەوە بێت چ لە ڕووی بەرهێنانی بنیادنانەوە بێت بۆ ئایندەیەکی باشتر بۆ هەرێمی کوردستان. باشە ئەوەی کە ئێستا دەبینین عراق لەگەڵ هەرێمی کوردستان کۆمەڵێک پرسی هەستیار هەیە لە نێوانیاندا کە هێشتا لە گفتوگۆدان بۆ چارەسەرکردنی هێزی هەرێمی کوردستان لە ئەم لوتکانەدا چەندە بۆ گەڕانەوەی لەگەڵ عراق و گفتگۆکانی گرنگە بە تایبەت کە هەرێمی کوردستان وەکو دەوڵەتێک مامەڵەی لەگەڵدا دەکرێت. ئەم ڕوانگەی وڵاتانی جیهان بەرامبەر بە هەرێمی کوردستان چەندە گرنگی بە هەرێمی کوردستان دەدات لە ڕوانگەی حکوومەتی عراقیشەوە بۆ چارەسەرکردنی. ئێمە لە بیرمان نەچێت هەرێمی کوردستان هەموو فاکتەرەکانی دەوڵەتی تایە وەکو دەوڵەت مامەڵە دەکات و وڵاتانی تریش ئەوە بە چاوی دەوڵەت تەماشا دەکەن بۆیە بەو شێوەیەش پێشوازی لێ دەکەن. ئەمە یەکێکە لەو خاڵانەی کە دەبێ ئێمە خۆمانی لێ یەکلا بکەینەوە. لە هەمان شێوە هەرێمی کوردستان بە
حکمی ئەوەی کە سیاسەتێکی حەکیمانەی هەیە بۆ ئەوەی کە ئایندەیەکی باشتر بۆ گەلی خۆی دروست بکات چکە ئەمڕۆ لە بیرتان نەچێت کەرتی تایبەت و کەرتی گشتی بەیەکەوە گرێ دەدرێ واروەها هاوڵاتیانش بە حکوومەتەوە گرێ دەدرێن بۆ ئەوەی کە بتوانن نمایشێکی باشی ئەم حکومڕانیە بکەن بۆ ئەوەی کە لە دەرەوە ڕێزی لێ بگیرێت و ئەمە دەتوانێت ببێ بە فاکتەرێک یاخۆت مەسەن کارتێکی فشاری هەرێمی کوردستان لەو کۆڕبەندە جیهانیانەدا ئاراستەی وڵاتانی بکات و لە هەمان کاتیشە بە سوودی ئەوە بێت کە ئێمە بتوانین بەرامبەر بباغدا کارتەکانمان بەهێز بێت. زۆر باشە، زۆر بەڕێز دکتۆر سامان سۆرانی شارەزای سیاسەتی نێودەوڵەتی، زۆر سپاس لەگەڵ کوردستان. زۆر سپاس.